پاکترین و جوانترین وڵاتە لە هەموو جیهاندا. ماوەی 200 ساڵە هیچ جۆرە شەڕێکتیایدا ڕووی نەداوە. ئاسانترین وڵاتی ئەوروپیە بۆ داوای مافی پەنابەری یان گەشتکردن و کارکردن تێیدا. ئەم وڵاتە خاوەنی زۆرترین تێکڕای تەمەنی گەنجیە، ئەویش وڵاتی سویدە. سەرسوڕهێنەرترین هۆتێلی دنیا لەم وڵاتە بوونی هەیە کە بە سەهۆڵدا پۆشراوە. تەنانەت قاپ و پەرداخەکانیان لە سەهۆڵ دروست کراوە. هەموو ساڵێک ئەم هۆتێلە نوێ دەکرێتەوە و گۆڕانکاری تێدا دەکرێت. لە سویددا یاسا هەیە کە دەبێ هەمووان پابند بن پێوەی بە جۆرێک کە سەرسامت دەکەن. یاساکانیش بەم جۆرن. نابێ وا بیر بکەیتەوە کە تۆ لە کەسانی تر تایبەتری، یان بیر لەوە بکەیتەوە کە کەس لە تۆ زیرەکتر نییە. نابێ بە خەیاڵتا بێ کە تۆ باشترینیانی، وا بیر بکەیتەوە کە تۆ گرنگترینی. هەروەها یەکێکی تر لە یاساکان ئەوەیە نابێ بە کەس پێ بکەین. پارەی کاش لەوێ نییە. هیچ کەسێک لە وڵاتە سوودمەند نییە لە پارەی کاش و هەمویان کار بە سیستەمی بانکی دەکەن. دەوڵەتێکی بێخاشاکە، بەڵام هاوردەی خاشاک دەکات. دووبارە هەڵدەستێ بە جیاکردنەوەی خاشاکەکان و لە پیشەسازی تردا بەکاری دێنێتەوە. بە هۆکاری ئەوەی پارێکی زۆری لەو خاشاکانەوە دەست دەکەوێت. لە وڵاتانی دراوسێوە هاوردەی دەکەن. تێکڕای تەمەنی گەنجی سویدەکان لە جیهاندا بەرزترینە. ئەمەش بە هۆکاری ئەوەیە کە دانیشتوانەکەی لەو پەڕی خۆشگوزەرانیدا دەژین و خەمی هیچ شتێکیان نییە و ترسیان لە دوا ڕۆژیان نییە. باشترین دەوڵەتە بۆ پەنابەر کە دەرگای بۆ زۆرترین پەنابەر واڵا کردووە و هەموو پێداویستێکیشی بۆ دابین کرد. خواردنەوەی قاوە لەم وڵاتە شتێکی باوی کۆمەڵگەکەیانە. بە هیچ شێوەیەک ڕەتی ناکەنەوە کاتێک کەسێک بانگێشتی خواردنەوەی قاوەیەک دەکەیت. لە هەموو کوچە و کۆڵانێ لەم وڵاتەدا دوکانێکی فرۆشتنی قاوە هەیە. دوای سەعات 5 ئێوارە هیچ جۆرە کارێک و بازرگانێک لەم وڵاتەدا نامێن. قورس دەبێت ئەگەر هات و کەسێک دوای ئەو کاتە لەسەر کات بمێنێتەوە. ئەگەریش کەسێک یاخود کارگەیەک تا دوای ئەو کاتە لەسەر کات بمێنێتەوە، ئەوە پێبژاردننی بۆ دەکات. هەر ساڵە و بۆ ماوەی مانگێک لەم وڵاتە مۆڵەت دەدرێت بە هەموو کارمەندانی کەرتی گشتی و تایبەت و هیچ کارێک لەم مانگەدا ئەنجام نادرێت. بەڵام ئەگەر کەسێک بیاوێت لە کەرتی تایبەت کار بکە، ئەوە ڕێگەی لێ ناگیرێت. لە ماوەی ئەو مانگەدا دانیشتوانی ئەو وڵاتە گەشت دەکەن و خۆشی لە پشۆکەیان وەردەگرن. تەنها دەخۆن و دەخۆنەوە و یاری دەکەن. لەگەڵ هەموو ئەمانەشدا سوید کێشەی دەستدرێژی سێکسی هەیە. بە جۆرێک لە هەر 5 کچێکدا یەکێکیان دەستدرێژی سێکسی کراوەتە سەر. ئەگەر ئێوەش دەتانەوێت تەمەند درێژ بن، هەر ئێستا بڕۆن بۆ سوید.